بەڵێ بەڕێزان سەبارەت بەم پرۆژێ بەڕاگەاندنی پرۆژەی استراتیژی وەرچەرخانی دیجیتاڵی میوانێکمان دەبێت گفتوگۆ لەسەر ئەم پرسە دەکەن ئەویش لەگەڵ بەڕێز هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری بەڕێزان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاک هیوا سڵاوت لێبێت، گرنگی ڕاگەاندنی ئەم استراتیژیەتە چییە ئەگەر باسێکی بکەیت؟ بەڵێ یەکەم جار ڕێسڵام هەیە بۆ بینەرانی ئێوە، بینەرە خۆشەویستەکان. خۆی ئێوە گەر سەیری بەکارهێنانەوەی تەکنەلۆژیا دیجیتاڵەکان بکەن لە ناو حکوومەتەکانی پێشکەوتوو دوو قۆناغە بین. قۆناغی یەکەمی ئەوە بووە کە هەوڵەکان پچڕ بوونە وەلایەنەکان هەرێکە بۆ خۆی هەوڵێکی داوە. ئەو شێوازە ئیشکردنە تا ساڵی 2005 بەناوێک لە ناوەکان هەبووە سەرکەوتونە بە. لە ساڵی 2005 بەولاوە ئەوەی کە وڵاتە پێشکەوتوەکان بەکارن هێناوە و سەرکەوتنیان تیا بەدەستنەوە ئەوە بووە کە ئەبێ بەرەو پێشچوون لە بواری دیجیتالی بە هەماهەنگی تەنسیق و لەسەر نەخشەڕێگایك و استراتیجیەک بێتن، چونکە هەندێکی پەیوەندیداری تەکنەلۆژیەکانە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ سەر پێکەوە کارکردنی ئەو لایەنەی کە بەرپرسن لە بەرەو پێشبینی وڵاتێک لە بەدیجیتالکردندا. حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینە نوێمدا ئەجەندای دیجیتالی وەکو یەکێک لە ئەولویەتی خۆی سیر کردووە. ئێمە لە 12 مانگی ڕابردوودا ئیشمان بەچڕی لەگەڵ جیاتی نێودەوڵەتی کۆمپانیای ئیستشاری زۆر گەورەی نێودەوڵەتی و هەروەها دۆستانمان لە وڵاتانی ئەوروپا کارمان بەچ لەسەرەوە کردووە کە استراتیژی دیجیتالی حکومەت دابڕێژین بۆ ئێمەش هاوشێوەی وڵاتانی پێشکەوتوو لەو بوارەدا بە شێوازێکی ڕێکوپە منتەزەم بچینە پێشەوە و هەوڵەکان پچڕ نەبن. باشە کاکیوە لە هەوڵە سەرەتاییەکانتان تا ئێستا توانراوە چەند وەزارەت و فەرمانگەی حکومی بە دیجیتالی بکرێت؟ ببوورە دەنگت باش نادەن ئەگەر پرسەرکە دووبارە بکەیتەوە. دەڵێم تا ئێستا چەند فەرمانگەی حکومی و چەند وەزارەت هێنراونەتە نێو ئەم سیستەمە لەگەڵیشیدا وردەکاریەکانی ئەم پرۆژەیە چییە؟ یەکەم جار بەڕاستکردنەوەیەک ئەوە باڵێ خۆی ئەوە سیستەم نییە، یعنی ئەوە زۆر گرنگە، ئەوە استراتیژیە کە لەسەر ئەو استراتیژیە سەدان سیستەم دروست دەکرێت. باشە کەواتە وردەکاریەکەمان بۆ باسکە ئەوەی کە ئێستا داڕێژراوە. باڵێ باش خۆی وردەکاری ئەو استراتیژیە یەک دیارەکات کە ئامانجمان یعنی دیدی حکوومەتی هەرێم چییە بۆ دوا ڕۆژی دیجیتالی کوردستان تا ساڵی 2005 ئەوت بۆ دیارەکات. دوو کامە پرینسیپن کە ئێمە ڕێزی لێ ئەگرین لە کارەکانی خۆماندا. ئەوە سێم کە لە هەمووی ئەوەی کە زۆر گرنگە لەسەر 6 بوار ئیشەکەین. ئێمە ئیش لەسەر دیجیتال گاڤەرنەنسەکەین، کەواتە ئیش لەسەرەوەکەین کە ئەبێت مەرکەزیەتێک کە بێت لە بڕیاردن لە بە دیجیتال بوون. ئەوە ناکرێت بۆ نمونەکە وەزارەتەکان هەر یەکە لای خۆی محاولە بکات بێ ئەوەی کە پەیوەندیکە بێت جهەتێکی ناوەندیە بێ هەبێتن بۆ ئەوەی کە هەموو هەوڵانە بەیەکەوە ڕێک بخاتن بە یەک ئارەسەر بچینە پێش. بابەتی دووەم دیجیتال گاڤەرنەنس ئەوەیە دیجیتال ئارکیتێکچەرە، کەواتە تۆ ئەبێ ژێرخانێکی تەکنیکیت هەبێت بۆی بتوانانی ئەو سیستەم و داتابێسانەی کە وەکو کۆر دێتابێس و کۆرسم سەیرەکەن بتوانیان دەجێگیر بکەیت. پەرە بە سامانی مرۆیی بێ بدرێت، سامانی مرۆیی هەم لە ناو دامودەستەکانی حکوومەت کە بتوان ئەو سیستەمانە بەکاربێننەوە یان دروست بکەن، هەوڵا سامانی مرۆیی لە دەرەوەی کارتی گشتی لە کار تایبەت بۆی ئەوانە دواتر بتوانن یارمەتی حکوومەت بدەن لە بەرەو پێشبردننی کارەکانی دیجیتالی حکوومەت. بابەتی چوارەم کە زۆر گرنگە ئەوەیە کە سیستەمەکان ینی لە استراتیژیەوە دیاریکراوە هەموو سیستەمەکان بە شێوازی دروست بکرێن کە هاوڵاتی ئەوانە کە خوێندەواری دیجیتالیشیانە یان ناتوان سیستەمەکان بەکاربێن نابێ ئەوانە پراوێز بخرێن یان ناتوان لەگەڵ سیستەم تعامل بکەن. کەواتە لەگەڵ ئەوەی کە ئەمە سیستەمی پێشکەوتوو و با بڵێن مۆبایل ئەپلیکیشنەوە دروستەکەین ئەبێ ئەو سیستەمانەش بەردەستن بۆی ئەو خەڵکی کە ناتوانێت بەکاری بینتەوە یان لە ڕووی تەمەنەوە ناتوان لەگەڵ ئەو سیستەمان تعامل بکەن. سکیوریتی یان دیتا پرایڤسی لە ئەساسی ئەو سیستەمانێک کە دروستکردن لە استراتیژی ئاماژەی پێدراوە، یعنی پاراستنی زانیاری دانیشتوانی هەرێمی کوردستان و هەروەها بەردەستبوونی سیستەمەکان لە ئەساسی سەرەکی استراتیژیە
و هەروەها پرۆکیورمنت دەستەبەرکردن بۆ ئەوەی ئێمە بتوانین پارێکی زۆر بە حکومەت بگەڕینەوە و هەروەها زۆر ئەفیشنت بین لە دروستکردنی سیستەمەکان ئەبێ ئەو مەجالە شڕی بخەینەوە کە دەستەبەرکردنی پێداویستی بۆ بەرەو پێشبینی دیجیتالی ئەبێت مرکزیەتی تیابێتن و ئەبێت لەسەر ئاساسی دروست بکردن هەر لەو استراتیژیە باس لەوە کرێت کە لە کۆی گشتی ئەو بڵین حکومەت لە زیاتر لە 300 خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیەکات و لە کابینەیەکە کە مەسە 400 کاتمان هەیە ئێمە ناتوانین هەر 300 خزمەتگوزاری بە جارێک بە دیجیتالی بکەین مێکانیزمی ئەولەویەتدان کە دەبێت کامە پرۆژە ئێستا بکرێت و کامە پرۆژە بخەینە کاتێک ترەوە ئەو مێکانیزمش لەو استراتیژیە دیاری کراوە کەواتە بە کورتی استراتیژیکە خۆی دیاری ئەکات کە ئەمە ئەبێ بە چ شێوازێک لە دیجیتالکردن بەرە پێش بڕۆین باشە کاکیەوە دەوترێت کە زۆر گرنگە لێرە ئاماژەیەکم بە بیرمان نەچێت بەڵێ فەرموو بەپێی هەموو لێکۆڵنە نێودەوڵەتیەکان و بەپێی هەموو زانستەکان دووشت سەرەکین کە وڵاتێک بتوانێتن بە دیجیتال بێتن و پێش بکەوێتن یەکەمیان پێی دەوترێت political commitment یعنی سەرکردایەتی سیاسی ئەو وڵاتە یان سەرۆکایەتی سیاسی ئەو وڵاتە ئەبێ بە هەموو هێزەوە پشتی بگرێت ئەگەرنە سەر ناکەوێتن ئەوەی کە ئێمڕۆ ڕوویدا دووشت بەیەکەوە بوو کە بینیمان یەک کە جەنابی سەرۆکوەزیران خۆی واژوو لەسەر ئەو استراتیژیەکات و خۆی ئەلامیەکات ئەو خۆی پیشان دەری ئەوەیە کە ئێمە لە ڕووی سەرکردایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کێشە چارەسەر کردەوە هی دووەم کە بەپێی هەموو ئەو لێکۆڵنەوەنە گرنگا بێ بکرێت بوونی استراتیژیکە یعنی ئێمڕۆ ئەوەی کە ئێمڕۆ ڕوویدا هەم دیار بوو کە سەرکردایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە پشتێتی و هەم استراتیژیەکە ڕۆ باشە کاکیەوە دەگوترێت بە دیجیتالکردنی حکوومەت ڕێگە لە گەندەڵی دەگرێت ئەم شێوازی ڕێگرتنە لە گەندەڵیە چۆنیە یانی ئەگەر بەرچاوڕوونی بدەیت کە پرۆسەکان بە دیجیتالی ئەکرێن ئۆتۆماتیکیان تەداخڵاتی مرۆڤ تیایدا کەمە بێتەوە یعنی سیستەمەکان تەعامل لەگەڵ یەکتریەکەن یەکەم جار دووەم هەموو داتاکان شەفاف بن یعنی پرۆسەکان کە بە چەند قۆناغ تێپەڕن کێ ئیشی لەسەر بوونە من لە چ معاملەیە کردووە کێ ئیشی لەسەر چ پرۆژەیە کردووە ئەوانە هەمووی بە شەفافانە دیارە بن ئەتوانی بیان بینیەوە کات و ساتی ئەو کات و ساتانێک کە کەسێک ئەکشنێکی هەبووە لەسەر مەلەفێک لەسەر پرۆژێک لەسەر شتێک هەمووی داکیومنت کراوە بە دیجیتال بوون واکات کە مرۆڤ ئۆتۆماتیکیان بەرپرسیارە بێت بەوەی کە دەیکات لە سیستەمێک چونکە هەموو شتێک لەوێ تۆمارەکرێت و ئەو فاکتەرەکە ئەزانێ ئەو شخص ئازاندن هەرچی ئەکات لەسەر ئەو مەلەفەیە لەسەر ئەو بابەتی ئۆتۆماتیکن تۆمارەکرد و ئەکات کە ئەو شخصە زۆر بە حەزەر تەعامل بکاتن کەواتە بێ ئەوەی کە بڵین ئێمە بەکارهێنەرەکانمان کێشەکەن هەیە لە هەموو دنیا بەکارهێنەوەی سیستەمەکان وا ئاکات یەکەم جار تەداخلی مرۆیی کەمە بێت و دووەم جار ئەو کاتێک کە پێویست بۆ کات کە مرۆڤێک ئیشتە سیستەمێک بکات بەهۆی ئەوەی کە هەموو سیستەمە هەموو داتاکان لۆک دەکرێن و هەموو شتەکان لەوێ تۆمارەکرێن ئەو مرۆڤ بەرپرسیار ئەبێت لە ئەو کردارانی کە بەرامبەر بە سیستەم ئەیکاتن و ئەوە شەفافیەت و بەرپرسیارەتی ئەینتکایەوە کە ئۆتۆماتیکەن گەندەڵی خاڵێکی باشی دیکەی ئەم دیجیتالی حکوومەتە ینی باس لەوە دەکات کە کاراسانی بۆ هاوڵاتیان دەکات ئەمەیان چۆنە ینی ئەمە چۆن کاراسانی بۆ هاوڵاتیان دەکات استراتیژی وەرچەرخانی دیجیتالی حکوومەتە هەرێمی کوردستان سیاسەتێکی یوزەر سنتریکە کە لە ئەوەش لەو شەش خاڵێکە بۆ جەنابتانم باس کرد لەوەیە باس کراوە یوزەر سنتری کەواتە هەر چ شتێک کە هەر سیستەمێک کە دروست دەکرێتن هاوڵاتی و بەکارهێنەر لە چەقی دروستکردنەکەدایە ئەو بەکارهێنەر ئەتوانێتن مۆزەفی حکوومەت بێت ئەتوانێت هاوڵاتی بێتن کەواتە ئێمە یەک ئەو سمانی کە دروست دەکەین وا دروستیەکەین کە هاوڵاتی بتوانن لە ماڵی خۆی لەسەر هەر جیهازێک کە بیاوێت و لە هەر کات و ساتێک کە بیاوێت دەستکەشتی هەبێت بۆ ئەو سیستەمانە و بۆ ئەو کەسانی کە ناتوان ئەو ئامرانە بەکاربێنەوە سرویس پوینت دروست دەکرێت ینی هەموو کاتێک هاوڵاتی ئەتوانێت سەردانی وەزارەتەکان شوێنی بکات بۆی خزمەت گوزاریەکەی پێ بکات بەڵام ئێمە خزمەت گوزاریەکە ئەهێنینە ناو ماڵی شخصەکەەوە ئەهێن ناو جیهاز و ئامرانی کە بەکاردێنەوە کەواتە یوزەر سنتریسیتی یان ئەو بەناوەندکردنی هاوڵاتی لە ناو بابەتەکەیە لە چەقی استراتیژی ئێمەیە ئێمە شتێک دروست ناکەین کە هاوڵاتی نەتوانێت بەکاری بینتەوە ئەوەی کە هاوڵاتی ئەوێتن
پێداویستەکانی هاوڵاتی ئەولەویەتی سەرەکی دیزاینکردنی هەموو سیستەمەکانمان ئەوەیە کە خۆی لە دیژیتال ترانسفۆرمیشن یان وەرچەرخانی دیجیتالی کرۆکەکەی ئەوەیە کە ئەبێت هاوڵاتی لە چەقی ئیستفادە و پێداویستەکاندا بێت. باشە کاکیوە با دوا پرسیارت لێ بکەم ینی ئەم پرۆژەیە تا ساڵی 2025 کارەکانی تەواو دەکات ینی تا ئەو کاتە ئەو چەند ساڵی کە ماوە ئەگەر پەیوەندیەکان ماوە لەگەڵ کاکیوە پێم وایە پەیوەندەکەمان نەماوە لەگەڵ کاکیوە باشە دیارە پەیوەندەکەم نەماوە لەگەڵ کاکیوە بەرحاڵ سواسی بەڕێز هیوا ئەفەندی سەرۆکی فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاری دەکەین لەو ماوەیە وەڵامی پرسیارەکە